لە سەرەتای ئەم ساڵەوە لە زیاتر لە 50 وڵات و ناوچەی جیهاندا هەڵبژاردنەکان بەڕێوە چوون، بەڵام هەرێمی کوردستان ناتوانێت هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام بدات. بەشێک لەو هەڵبژاردنانەی لە چەند وڵاتێکی جیهان لە ماوەی چەند مانگی ڕابردوودا ئەنجام دراون، هەڵبژاردننی پێشوەختە و نائاسایی بوون، بەڵام سەرکەوتووانە هەڵبژاردنەکان بەڕێوە چوون و گۆڕانکاریان بە دوای خۆیان داهێناوە. کاتێک سەرەتای مانگی ڕابردوو هەڵبژاردنەکانی پەرلەمانی ئەوروپی بەڕێوە چوون، پارتی ڕاستڕەوی فەڕەنسا دەنجێکی زۆری لە هەڵبژاردنەکاندا بەدەستهێنا. بەو هۆیەوە ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا پەرلەمانی ئەو وڵاتەی هەڵوەشاندەوە و داوای هەڵبژاردننی پێشوەختەی کرد بۆ ئەوەی بڕیاری جەماوەر و هاوڵاتیانی وڵاتەکەی وەربگرێت و کابینەیەکی نوێی حکوومەت پێک بهێنرێت. لە ماوەی کەمتر لە مانگێکدا دوو خولی هەڵبژاردننی پەرلەمانی ئەو وڵاتە بەڕێوە چوون. لە خولی یەکەمدا پارتی ڕاستڕەوی فەڕەنسا یەکەم و پارتەکەی سەرۆکۆمار سێیەم بوون. بەڵام بەبێ ئەوەی کێشەیەک بۆ هەڵبژاردنەکە دروست بکرێت، لە ماوەی هەفتەیەکدا خولی دووەم ئەنجام درا، بەڵام هێشتا پارتەکەی ماکرۆن دووەم بوو. چەپەکان زۆرینە و ڕاستڕەوەکان سێیەم بوون. لە لایەکی دیکەوە لە وڵاتێکی وەکو بەریتانیا لە کاتێکدا زۆرینەی پێشبینیەکان بە ئاراستەی ئەوە بوون کە ڕای گشتی پشتیوانی لە پارتی دەسەڵاتدار ناکات، بەڵام ڕیشی سوناک سەرۆکوەزیرانی پێشووی ئەو وڵاتە هەڵبژاردنەکانی بۆ زیاتر لە 5 مانگ پێشخست و ئەوە بوو لە مانگی ئایاردا ڕۆژی 4 تەمموزی بۆ هەڵبژاردنەکان دەستنیشان کرد. بەو شێوەیە لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە کۆتایی بەدەسەڵات و زۆرینەی پارتەکەی هێنرا. پارتی کرێکاران زۆرینە و سەرکەوتنیی مێژووی مسۆگەر کرد و دوای 14 ساڵ گەڕایەوە دەسەڵات. لە وڵاتانی ئیقلیمی بە هەمان شێوە لە ڕووداوێکدا ئیبراهیم ڕەئیسی سەرۆک کۆماری ئێران لە 19ی ئایاردا گیانی لەدەستدا. هەرزوو بە پێی دەستوری ئەو وڵاتە پرۆسەی ئامادەکاری هەڵبژاردن بۆ سەرۆک کۆمارێکی نوێ دەستی پێکرد. لە پاش نزیکەی 40 ڕۆژ خولی یەکەم و دوای هەفتەیەک خولی دووەمی هەڵبژاردننی سەرۆک کۆماری ئێران بەڕێوە چوو. کەسایەتیەکی ڕیفۆرم خواست هاتە سەر تەختی دەسەڵات. ئەگەرچی سەرۆکی هەرێمی کوردستان تاوەکو ئێستا 5 جار مەرسومی تایبەتی دەرکردووە بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان، بەڵام هێشتا چارەنووسی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان ناڕوونە. ئەوەی جێگەی پرسیارە بۆچی دەبێت بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان لە هەرێمێکی بچووکدا ئەوەندە سەخت بن، لە کاتێکدا تەنها لە سەرەتای ئەم ساڵەوە زیاتر لە 2 ملیار کەس چوونەتە سەر سندوقەکانی دەنگدان.